ئێمە هاتین لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی کارەبای ڕاپەڕین داری ڕاپەڕین هەوڵ دەنگرێ بەستێ بکەین کە لە پرۆژە ڕووناچیدا هاتووە بۆیە لێرە ڕادێگەنە پرۆژە ڕووناچی پاشگەز بۆ لە گرێبەستەکانی سەرجەم مۆلیدەکانی کوردستان بە هەولێر سلێمانی هەڵەبجە دۆک وانەها گرێبەست لەگەڵ ئێمە بکە بۆیە لە کاتی ڕوودا ئەو ڕووداوە نەخوازراوەدا هاوڵاتی بێ کارەبا بوو ئەوە ئێمە نەبووین کارەبامان نەدا بە هاوڵاتی ئەوە سەرۆکی حکوومەت و وەزارەتی کارەبا وەلایەنی ئیداریەکان بوو کە ناهێنێژ ئێمە ئیش بە مۆلیەکەین لەبەرەوەی میکانیزمێک نەبوو تا ئێمە ئیش بە مۆلیەکان بکەین کە چەند ڕۆژێک خەڵک بێ کارەبا کرا دوای ئەوە بە خۆشحاڵیەوە لەلایەن سەرپرشتیاری داری ڕاپەڕین سەر ڕایکارەکەی کاکی واقەرەنی لەگەڵ لایەنی پەیوەندیدار هەستان کۆبوونەوەیەکمان کرد کە ئەو لە کۆبوونەوەکەی ئەو کۆنووسەمان بڕیاردا کە هاوپێچ بە لەگە گرێبەسەکەی کە کردومانە بۆ ئەوی مۆلیدەکان لە کاتی نەمانی کارەبای نیشتیمانی کارەبا بە هاوڵاتیان بدەین دوای 9 ڕۆژ واتە ئەمڕۆ کە 9 ڕۆژ بەسەر ئەو کۆنووس و بڕیارە هاتووە لەلایەن ئاسایشی ئابووریەوە وەزایدان لەلایەن قایمقامەت و دایرەی کارەباوە ئێمە بانکراوین کە بۆ میکانیزمەی 9 ڕۆژ پێشتر بڕیارمان لەسەر داوە هەمویان واژەی خۆیان کردەوە لێەوە پاشگەز بوونەوە بەوەی کە پابند نابن بۆ خاڵانی ناو ئەو کۆنووسەی کە کردومانە بۆی ئێمەش خاڵەکان کە لێرەکانە باسی دەکەین کە ئێمە پابند دەبین ئیش بە مۆلیەکان دەکەین تا پرۆژە ڕووناکی تەواو ئیداری ڕاپەڕین دەگرێتەوە و ئێمە لەبەر ئەوەی لە چاو شوێنەکانی کە وەک قەڵازێ چواقڕنا حاجیاوە ئیش بە مۆلیەکان کەمتر دەکەین دەبێ بۆ ئەوەی مانکەیە ئەگە حاڵەتێک نەخوازان ڕوونەدە مانکێ لاوانێک کەمترین ئیشکەینانە 10 ساعت 5 ساعتشکەین ئەوان بە تەسپیدی بڕی 1500 دیار لە دوای کارکردنمان بۆ ئێمە دیاری بکرێ خاڵشکە کە پابندوی هەردووکمان بەو گرێبەستیەوە لە کاتی بڕاندا ئێمە ئیش بە مۆلیەکان بکەین و ئەوانیش لە خاڵەکانی خۆیان پاشگەز نەبنەوە لێرەدا بۆ هەموو لایەک ڕای دەگەێنین کە حکوومەت لایەنی قەزایی کە قایمقامی قەزای ڕانیا ئابووری ئاسایشی ڕاپەڕین کە بۆ خۆیان یەک لەوانە بەڕێوەبەری گشتی ئاسایش لە کۆبوونەوەکە بۆ دوای ئەوە لایەن ئاسایشی ئابووریەوە کێشە و ئاستەنگی بۆ ئێمە مۆلیە دروستەکە کە دەڵێن پابند نابین بۆ خاڵانەی کە کراوە